دام باش بخير هاتن كورت كونكشن جدنجي امريكا لواشنطن دم جمير هشتي سبيدا روجا دوشنبه كورت كونكشن اسر بلاتفورمين دنجي امريكا وساتلايتا ان ار تي تي وشاندن از داخل شمو دقال هيرو زنگنا هيفيا دمن خوش جوارا دكين لای منیشەوە سڵاوتان لێبێت هەتا کۆتایی بەرنامەکە لەگەڵماندا بن کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆرمان هەیە لەوانەدا پەرسەندەکانی شەڕی ئۆکرانیا راپۆرتێک لەسەر سزاکانی حەمیدی نووری لە سوید زیادبوونی حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و ترسی ئەمریکایەکان لەوەی ئەگەری هێرشی تورکیا بۆ سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا ببێتەوەی زیادبوونی هەڕەشەی داعش هەرد بەرنەما ئیرۆدا لە ئەستەمبولێ خۆپێشاندەر داخوازە ئازادکردنا 16 ڕۆژنامەوانên کوردێکن لە مەها 6 هاتنە گرتن. پۆلیس دەڵێت ڕۆژی یەکشەمە کەسێک لە بەشی چێشتخانەکانی مۆڵێکی ویلایەتی ئیندیانە تاقەی بەنێو خەڵکیدا کرد 3 کەسی کوشت و 2 کەسیش بریندار بوون و کەسێکی سیڤیلی کە دەمانچەی پێبووە تاقەی لە هێرشبەرەکە کرد و کوشتی. جیم ئایسن بەڕێوەبەری بەشی پۆلیسی شاری گرینوود وتی پیاوەکە بە تفەنگێک و چەند شانەیەکی گولەوە چۆتە ناو مۆڵی گرینوود پارک و لە بەشی چێشتخانەکان دەستی بە تەقەکردن کرد. ئایسن لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا گوتی کەسێکی چەکداری سیڤیل تەقەی لێکردوتەوە و کوشتی. بەگشتی 4 کەس کوژراون و 2 کەسیش بریندار بوون. ئایسن وتیشی پۆلیس دەستی بەسەر جانتاکەی گومانبارەکەدا گرتووە کە لە توالێتەکانی نزیک شوێنی نان خواردنەکەەوە بووە. پۆلیسی شاری ئیندیاناپلس و چەندین دەستگای دیکە لە لێکۆڵینەوەکاندا هاوکاری دەکەن. شارەداری باژارە یوڤالدیە ویلایەتە تەکساس و دێ تەقەکردنەکە دێ خوێندنگەهەکە وێدا لە مەها 5 گولانی 21 کەس هاتین کوشتن دۆ یەکشەمبێ گوت لێکۆڵین دێ وەرەکردن ji bo ku were zanîn ka tevaya ajansên ewlehiyê çi ji wane berpirsiyarbûn li cihê komkujiyê. Şereda li Yuvaldî Dan McLaughlin got jî hemû kamerayên polîsan vîdyoyên polîsên bajar li demê teqekirinê dê dibistana Rab Elementary School da li 24 meha 5 dê bikevin pêş taqîkirin û lêkolînan û dê werin weşandin. Ev daxuyanîha dan piştî lêkolîna polîsan diyarkirî yan lêkolîneka pêşîn diyarkirî ku nêzîkî 400 karmendên ajansên ewlekariyê geha bûn cihê Rûdanê lê biryara rast û durist nehadan û di encam de 21 kes 19 zarok û 2 mamosta hatin kuştin. Raporta heştî lapereyê rexneyê lê saziyên polîsên federalî girt û herwesa karbidestên xwecihiyên Başûrê Texas ji ber ku neşyan biryarê bidin heta ku rewşnegeha wê çendê ku 21 kes werin kuştin bi destê yek çekdarî di nav jorên xwendinê de. Dengê Emrîka Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya dengê Emrîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. لە کاتێکدا سوپای رووسیا فشارەکانی زیاد دەکات لەسەر ڕۆژهەڵاتی ئۆکرانیا سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زێلەنسکی ڕۆژی یەکشەمە سەرۆکی دەستگای ئاسایشی ئەو وڵاتە و داواکاری گشتی لە کارەکانیان دوورخستەوە و ئاماژەی کرد بەوەی سەدان ڕێو شوێنی تاوانکاری و خیانەت بە هاوکاری کەسانی نێو ئەو بەڕێوەبەرایەتیانە ئەنجام دراون. زێلەنسکی گوتی بە تایبەتی زیاتر لە 60 کارمەندی ئۆفیسی داواکاری گشتی لە ناوچەداگیرکراوەکاندا ماونەتەوە و کار لە دژی وڵاتەکەمان دەکەن. گوتیشی کۆمەڵێک تاوانی لەم شێوەیە لە دژی بنەماکانی ئاسایشی نیشتیمانی دەوڵەت و ئەو پەیوەندیانەی کە لە نێوان هێزە ئەمنیەکانی ئۆکرانیا و خزمەتگوزاریە تایبەتەکانی رووسیادا تۆمارکراون پرسیاری زۆر جدی لەبارەی سەرکردەکانیانەوە دەوروژێنن. زێلەنسکی لە وتارە ڕۆژانەکەیدا گوتیشی ڕۆژی یەکشەمە ڕایگەیان لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بە جەستن ترودۆی سەرۆکوەزیرانی
کەنەدای ڕاگەیاندووە کە ئۆکرانیا هەرگیز بڕیاری کەنەدا قبول ناکات بۆ ڕادستکردنی تۆربنەکانی نۆرد ستریم بە ئەڵمانیا کە دواتر بدرێت بە رووسیا. زێلنسکی هەروەها وتەکانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی رووسیای ڕەت کردەوە سەبارەت بەو هۆشداریانەی کە هەر هێرشێک بکرێتە سەر ئەو پردەی کە کریمیای رووسیا بەیەکەوە دەبەستێتەوە لێکەوتەی وێرانکەر بۆ سەرکردایەتی ئۆکرانیا بە دوای خۆیدا دەهێنێت. ماریا ئۆڤسیان نیڤۆکایە میدیاکارە رووسی و لە مەحاسێ ئادارێ ڕاستەوخوا لەسەر تەلەڤیزیۆنان لەسەر تەلەڤیزیۆنێکی لە دژی کارێن لەشکری رووسی لە ئۆکرانیادا نەڕازی بوون خۆیاکری دۆ لە مۆسکۆ ji بۆ دەمەکی کورد هاتگرتن. پۆستن لەسەر تەلەگرامە ماریا بەخوا خۆیا دکا و ئەو هاتگرتن دەما دوو پۆلیس ببورن وێ بەرەف ئۆتۆمبیلێکا سپی دبن دە پێڕا وێ لەسەر فەیسبووکی نویسان دەبوو و ئەو ji بۆ گەڕ ڕاستەی خوا دەرکەتبوو دەما پۆلیسان ئەو گرتی و نەها لە ناڤەندی مۆسکۆی پۆلیسانە. پشتی سێ دەمژمێران ئەو هات ئازادکردن گرتناوێ دۆ یەکشەمێ پشتی وەشاندنا سەر فەیسبووکی بوو و وێنەیە وێ لەبەر پۆستەرێکی دەرکەتیا لەسەر نویساندیا و سەرۆکی رووسی ڤلادیمیر پۆتین مرۆڤ کوژە و سەربازی نوێژی فاشستن. چەند زارۆک دەوێ وەرن کوشتن هەتا ئەو وەرە ڕاوەستاندن. رووسیا ڕادەگەێنێت کە ئامانجە سەربازیەکانی ئۆکرانیایی لەناو بردووە لەوانە سیستەمی موشەکاوێژی هیمارس و شوێنی هەڵگرتنی سیستەمی موشکی هارپۆنی دژە کەشتی. گوتەبێژی وەزارەتی بەرگری رووسیا بە پامنێرانی گوت دامەزراوەیەکی ئەمبارکردنی موشکی دژە کەشتی هارپۆنیان تێکشکاندووە کە لەلایەن وڵاتانی ناتۆوە بە ئۆکرانیا درابوو. ئیگۆر کۆناشینکۆڤ گوتیشی چەند موشەکاوێژی هیمارسیش تێکشکێنراون کە دروستکراوی ئەمریکا بوون. ئاژانسی دەنگوباسی ئەسۆسیێتد نەیتوانیوە ئەو قسانە لەلایەنێکی سربەخۆوە پشتڕاست بکاتەوە. لە هەرێما باکووری باژارێ خارکیڤ دوام باژاری ئوکراینایە عێریشەکە موشکên رووسی سێ کەس لە باژۆڕێکێکی بناوێ چوهوو کوشتن و خانیên سڤیلان و دبستانێک jî wêran kirin. فەرمانڕەوای هەرێمی خارکێڤ گوتی بەهۆی هێرشێکی ئاسمانی رووسیاوە بۆ سەر شارۆشکەی چۆهۆیفی هەرێمی خارکێڤ سێ کەس کوژراون لە نێویشیاندا ژنێکی تەمەن 70 ساڵ و هەروەها سێ کەسی دیکەش بریندار بوون. تا هەموو ئۆکرانیەک نەکوژرێت ئەم شەڕە ڕاناگرێت. بۆچی ئێمە تەنها لەبەر ئەوەی لە ئۆکرانیا لەدایک بووین؟ بۆچی من؟ ئێمە بە ئاشتی و ئارامی ژیانی خۆمان بەسەر دەبرد. ئەوان ژنەکانیان لە هاوسەرەکانیان منداڵ لەدایک برایان لە خوشکیان دابڕاند. خەڵق بەهۆی ئەم تەقینەوەیە لە نەخۆشخانەی دەرونی خەوێندراون و بەرگەناگرن. زیاتر لە 20 هەفتە بەسەر هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا تێدەپەڕێ شەڕێکە تاوەکو ئیستا بووەتە هۆی کوژرانی هەزاران کەس و ئاوارەبوونی ملیۆنان ئۆکرانی. ڤۆلۆدیمیر زەڵەنسکی سەرۆکی ئۆکرانیا مۆسکۆ تاوانبار دەکات بەوەی کە هەڵدەدا زۆرترین زیان بە وڵاتەکەی بگەێنێت و گوتی ئوکرانیا بەرەگەی ململانەکان دەگرێت. گوتەبێژی هەواڵگری سەربازی ئۆکرانیا دەڵێ رووسیا تۆپبارانەکانی لەسەر جەمبەرەکانی پێشەوە چڕ کردوێتەوە. پارێزگای نیکۆپۆڵ ڕایگەیاندووە کە زیاتر لە 50 موشکی رووسی بەر شارەکە کەوتووە و لەو هێرشانەدا لانیکەم 2 کەسی مەدەنی کوژراون. ئۆکرانیا دەڵێ لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا و لە میانەی چەند هێرشێکی هاوشێوەی رووسیا لە ناوچە شاریەکان لانیکەم 40 کەس کوژراون و رووسیاش دەڵێ کە بنکە سەربازیەکانی کردووەتە ئامانج. چۆن دەڵێیت دەترسیتیان نا؟ چۆن ناترسم؟ سپاس بۆ خوانەوە کچەکەم لێرە نین و ئەوان لە دەرەوەی شاردا دەژین. دوا بە دوای شکەسهێنانی هێزەکانی رووسیا لە دەست بە سەرداگرتنی کێفی پایتەختی ئۆکرانیا و شارە گەورەکانی دیکەی باکووری ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە لە هەفتەکانی یەکەمی هێرشەکەیدا لە ئیستادا سوپای رووسیا سەرنجی لەسەر گرتنی ناوچەی دۆنباسە کە دڵی پیشەسازی ڕۆژهەڵاتی ئۆکرانیایە. دۆنباس کە لە دوو پارێزگای دۆنێتسک و لۆهانسپێک دێ لە ساڵی 2014ەوە شوێنی ململانەی نێوان سوپای ئۆکرانیا و جوداخوازانە کە لەلایەن مۆسکۆوە پشتیوانی دەکرێن. مۆسکۆ هەڵدەدا ئۆکرانیا تا سنووری ڕۆمانیا لە دەریای ڕەشدا ببڕێنێت و ئەگەر لەم کارەدا سەرکەوتوو بێ گورزێکی کوشەندە لە ئابووری ئۆکرانیا دەدات و هەروەها دەیەوێ کوریدۆرێک بۆ جوداخوازان لە مۆڵدۆڤا دروست بکە. ئەو ناوچەیەی کە تێدا بنکەی سەربازی رووسیا جێگیرە. بەفراوی نووری دەنگی ئەمریکا، واشنگتۆن.
هەر سەبارەت بە داگیرکاریەکانی رووسیا لە ئۆکرانیا دەچینە لای هاوکار سیروان قچۆ. سیروان، شەڕی سەپێنراوی رووسیا لە ئۆکرانیا هەر بەردەوامە، دوایین پەرسەندنەکان لەوێ چین. بله هیرو پشتی که روسیا پرانیا هرما دونباس خست جیر کنترل آخوا دشن هفته انداویده نوها ایدی آرمانجا وی سرکه دوار استراتژی ده او کو هرمن جیر کنترل هین جیر کنترل اوکراینیا نل سر دریا رش کنترل بکن پشتی که ماریوپول و خسرون و گلک بازار اندنی استراتژی لسر دریا رش کنترل کر نوها آرمانجا وی سرکه کو بازار میکولایف کنترل بکه گرینگیا وی که چیه هیرو او کو روسیا دخوازه ریل لبر چونو هاتنا کشتیین لشکری و ین وکی دن ین روسیا بگره تنه باجار کو نهال جیر کنترل روسیا جیر کنترل اوکراینیا یا لسر دریا رش اودیسا یا اودیسا بندره که گرینگ لور هيا نتنه جبو آلیکاریین لشکری بو اوکراینیا لهرو هاج بو درخستنا خوارن و گنم کو اف نهاجی جهه ریکفت بویه جهه دانوستندن و گنگشه دنافبرا اوکراینیا و روسیا و یکیتی اروپا ده کو به حتا ده که روسیا راضی بکن کو بهلا اوکراینیا گنم ج ور درخینه دریا بندره اودیسا و بر به بازار جهانی و حتی انها او یک نهات یکرن و هگر رش هگر روسیا شر خو لسر دریا رس بردوام بکه و او باستنگی هر زیاده تر ببن. بله سیروان هر وکو له حوالەکانیش باسمان کرد سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زێلنسکی سەرۆکی دەستگای ئاسایشی ئەو وڵاتە و داواکاری گشتی لە کارەکانیان دوور خستۆتەوە ئاماژەی بەوە کردووە کە سەدان ڕێوشێنی تاوانکاری و خیانەت بە هاوکاری کەسانی نێو ئەو بەڕێوەبەراتیانە ئەنجام دراون و ئەمەش جاری یەکەم نییە کە کەسانی باڵا لە پۆستەکانیان دوور بخرێتەوە. ئەم هەنگاوە چ گرنگیەکی دەبێت بۆ ئۆکرانیا؟ گەلێکی گرنگ هێرۆژ بەرگ و ئەمژبیر نەکن یەک ژوان هەردوو کەسێن سەرەکی بەرپرسی ئاژانسا استخباراتên نافخۆیی ئیڤان بۆکانۆڤ شێوەرمەند بوو و هەڤالێکی زارۆکتیە یە زێلێنسکی بوو ژبەرلۆ گرینگە و ئەوەیە دووەختا شەر دەپێرما بوو ئەنها ئەو وان هەردوو کەسان بە خیانەتێ تۆمەتبار ناکە ئەو تەنێ دەبێژە کارمەند بدەهان کارمەند ناو وان هەردوو دەستگەهێن گرینگ هەم دۆزگرێ گشتی و هەمژی دەستگەها استخباراتên نافخۆیی بروسیا دانوستاندنێ دەکەن بە تایبەت لە هەرێما دونباس کولویده که یک جسدمین کو اف باجارن ویدا و یکتن جر کنترل روسیای او کو هجماره که مزنج کارمند استخباراتی لگل حکومت روسیای و لگل ارتش روسیای دانوستندن کرن و بو سدم کو او باجار با اوای کی بلاستر تک من جر کنترل روسان دجبرولو از باور دکم دقونا غابیده اف نقاش و دبیتا کول کیف و ور کرن کو چاوا کاربن او کارمندن کول وان هریمان مانه وان بینن دورندن او ناخوازن او تجربه 2014 افتش شبو ناخوازن کو او تجربه جاره کردن ور دوباره کردن و او یک زیانه ل هلوستا اوکراینیا ل دورندنین ولات بکه. بله باشە هەر لە هەمان وتاریدا زێلەنسکی ئاماژەی بەوەش کرد کە تۆربنەکانی نۆردستریم ڕادستی ئەڵمانیا ناکات و داواکاریەکەی سەرۆگۆزیری کەنەدای ڕەت کردوتەوە. ئەمە چ کاریگەریەکی دەبێت بۆ شەڕی سەپێنراوی رووسیا لە ئۆکرانیا؟ هیرو لور هنا کنتکست گرینگه اف پارچین توربینین یعنی باشکن گرینگن ج خطا نورد استریم یک کو غازا خورستی ج روسیا بر آلمانیا بته وای گلکی گرینگه کندید بین چه کندید بین آلمانیا هینجی پیوستیاوی و پیدویاوی گرینگ به وی غازه هیا و جبو وی که دوی اف پارچین توربینان ورن شاندن اوکراینی دبیجن حتی کو تریل بر روسان نگره و او شر خو اوکراین بردوام بکن دوی سزاین ابوری به تمامی ورن چسپاندن حتی کو تقارب ریل بر اپراسیون لشکری روسیا بگرن لی کندی دبیجن نا دوی قونا غابه دوی نها هولدانه که هماهنگ هبند نافبرا اوروپیا و امریکا و کندیا ده حتی کو قارب ریل بروی یعنی حتی کو اف سزا به تمامی ورن دانین. سپاس سیروان. سپاس. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان.
بەرپرسانی باڵای پەنتاگۆن نیگەرانن لە ئەگەری لەشکرکێشی سەربازی تورکیا بۆ باکووری سووریا و چۆنێتی کاریگەری لەسەر شەڕی ئەمریکا دژی گروپی دەوڵەتی ئیسلامی داعش. ئەوان دەڵێن نیگەرانی سەرەکی ئەوەیە کە هەر جوڵەوەیەکی سەربازی تورکیا بۆ ناو سووریا هێزەکانی سووریای دموکرات کە کوردە سەرکردایەتیان دەکەن و دۆستی ئەمریکان لە شەڕی داعش دوور بخاتەوە. ئەمریکیەکان دەتوانن چی بکەن بۆ ڕێگریکردن لە ئۆپراسیۆنێکی تورکیا. سەرهەنگ حەمە سعید بەڕێبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگای ئاشتی ئەمریکا USIP لەگەڵماندایە. بەیانی باش کاکە سەرهەنگ، ئەگەر ئەمریکی ئەمە بزانن کە شتێکی بەو شێوەیە ڕوودەداتن و داعش بەهێز دەبێ بۆ ڕێگری لێ ناکەن یان هەر لە سەرەتاوە بۆ ڕێگا پێیادن کەمە پرسیاری یەکەمی هەر کەسێکە ئێستا دەیکاتن. ئەم کاتە باش کاک تەخیل سڵاو ڕێزم بۆ جەنات و بینەرانی خۆشەویست. بێگومان ئەمریکا و تورکیا دوو هاوپەیمانی گرنگن بۆ یەکتری لە هاوپەیمانی ناتۆ، بەڵام هاوڕان نین و ناکۆکن لەسەر ئەوەی کە ڕۆڵی کورد و ڕۆڵی هێزەکانی سووریای دموکرات لە سووریایە چییە. لە ڕابردووە ئەم ناکۆچی هەردووچیان سەرڕای ئەوەی کە ئەمریکا نەک نیگەرانە بەڵکو ناڕەزاشە و ناڕەزای خۆشی بە تورکیا گەیانووە لە ڕابردووە و بۆ ئەم هەوڵە تازەیەش کە ئۆپەراسیۆن بکات لە سووریا کە بە شێوەیە هێزەکانی سووریای دموکرات بکاتە ئامانج و ئەو ناوچانەی کە ئەوان بڵین هێزیانتیا هەیە نەکرێتە ئامانج و لەبەرەوەی کە وەکو هاوپەیمانێک ئەمریکا ئەیانەوە بیان پارێزێ و دووەمینیشان ئەو مەترسی ئەبینێ لەوەی کە ئەگەر هێزەکانی سووریای دموکرات بچنە بەرەنگاربوونەوەی هێزی تورکیا ئەمە بوارەیات بە داعش هەم چەکدارەکانی ئازادکە و هەم ئۆپەراسیۆنی زەرەر ئامێز بگەێنێ. بەڵام پەیوەندی ئەمریکا و تورکیا بە شێوەیەکە کە تاکو ئێستا چەندێک لە هەنێک جارە ڕوویاوە کە نەیتوانیوە تورکیا بوەستێنێ و ئێستا شەڕی ئۆکرانیا زمینەیەکی بۆ تورکیا خۆش کردو کە ئەزانێ بەهای لە لای ئەمریکاش و لە لای رووسیا و لە لای ئەوروپاش بەرز بۆتەوە لە ئێستاە ئەم فشارە ئەکات بۆەوەی کە هەنێک هەنگاوی کە بچێتە پێشەوە لە بچووکردنەوەی قەوارەی هێزەکانی سووریای دموکرات لە سووریا. کاکسەر هەنگ تورکیا دەیەوێت چی دەستکەوتێکی هەبێ لەم ئەگەر هات و ئۆپراسیۆنێکی بەو شێوەیە دەستی پێکرد لە ناو سووریادا؟ بێگومان ئەوێت ناوچەی ئەو هێزانەی کە هێزەکانی سووریای دموکرات باڵا دەستنتیایە بچوو کاتەوە و جێ لە جێگەی ئەوان هاوپەیمانی خۆی ئەو گروپە سووریانی کە هاوپەیمانیانەکات بڵین لەوێت جێگیریان کە و ڕاشی گەیانوە کە ئەوێت ژمارەیەک لەو ئاوارە سووریانەی کە لە تورکیان بیانگەڕێنێتەوە بۆ ئەو ناوچانە و مەش ترسی ئەوەی لەیە کە ناسەقامگیری دروستکە و گۆڕانکاری نەژادی لەو ناوچانەیە دروست بکە و بێگومان تورکیا ئەو جێ تێبینیە کە ڕاستەوخۆ هێزی سەربازی خۆی هەیە لە بەشێک لە عێراقا و بەشێک لە سووریایە بەرنمەیەکی جیۆسیاسی فراوانتری هەیە کە تورکیا خۆی ڕاستەوخۆ دەور ببینێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەنێمە تەوەرە سەرێکیەکانن کە بۆچی ئەوێت ئەم ئۆپەراسیۆنە بکە و بێگومان لە ڕووی بەرژەوەندی ئاسایشی نەوتەوەیشەوە نایەوێت کورد ڕۆڵێکی باڵا ببینێ لە سووریایە. کاک سەرنگ هەرچە دەتو باس کرد بەڵام بە کورتی مەسەلەی کە چۆن داعش قازانج لەو پێشهاتەکە ئەو پێشهاتە دەبینێ ئەگەر بوو حەزم دەکرد زیاتر بووم باسکەی یعنی بێژگەلەوەی کە ئەگەر دەرفەتێک بوو داعش دروست بێ کە ڕەنگە شەڕێ بکە چەکدەرەکانی خۆیان لە شوێنێک لە زیندان ئەوان لە زیندان ئازاد بکەن لە چ بوارێکی در بە چ شێوەیەکی تر قازانج لە پێشهاتێکی بەو شێوێ دەبینن؟ داعش سێ جۆر مەترسی هەیە لە سووریا. یەکەم کە چەکدارێکی زۆریان هەیە ئێشتا ئازادن و ئۆپەراسیۆن ئەنجامێن دژی هێزەکانی سووریای دموکرات و لە دژی کەسان لایەنی تریش. دووەم ئامانجیان ئەوەیە کە ئەو 10,000 چەکدارەی کە ئێستا لە بەندیخانەکانی هێزەکانی سووریای دموکراتان ئازادیانکەن و سێمینیشان ئەو خێزانانەی کە لە هەیەە لە کەمپی ئەلهۆڵ و لە شوێنی ترە ئەیانەوێ ئازادیانکەن. هێزەکانی سووریای دموکرات کە بە پشتیوانی ئەمریکاشەوە بینیمان لە مانگی یەکی ئەم ساڵدا
داعش هێرشی کردە سەر بەندیخانەیەک لە حەسەکە و هەنێک لە لایەنگرانی خۆیان ئازاد کردووە بە پشتیوانێکی زۆری ئەمریکا توانیان وەزعەکە کۆنتترۆل بکەنەوە. ئێستا ئەگەر بەرەیەکی جەنگی تازیان بەرامبەر بکرێتەوە هێزەکانی سووریای دیموکرات ناچارن هێز بکشێنەوە لەو ناوچانی کە ئێستا بەرەنگاری داعشە بنەوە لەو شوێنانی کە پارێزگاری چەکدارەکانی داعشەکەن کە لە بەندیخانە هەڵمەیەن ئەو کاتە داعش ئەم هەلە ئەقۆزێتەوە هەم بۆ پەلاماردان و هەم بۆ ئازادکردنی ئەو کەسانی کە مەبەستیانە. کاکسەر هەنگیانی لە چەند ڕۆژی ڕابردووە 20مان لە چەند کاربدەستێکی ئەمریکی و لە پەنتاگۆنش کە شتێکی وا دەکرێت و مەترسی خۆیان نیشانەدەن. مەزلوم عەبدیش لە سووریا دوێنێ بوو یان پێرێ لە کۆنفرانسی ڕۆژنەمەوانیدا دەڵێ کە ئۆپراسیۆنێکی تورکی دەبێ یعنی ئامادەکاری کراوە و تورکیا دێتە ناو خاکی سووریا جارێکی دیکە. یەکێک پرسیار دەکات لە چ شوێنێک لە چ دەڤەرێک مەبەستی چی دەبێ چەند دەمێنێ ینی شێوەیەکی ئەوە قەت باس کراوە لە لای ئەمریکیەکان. تورکیا ڕوونە لەوەی کە لە ئامانجی ئەوێ پشتێنەیەکی ئەمنی بە درێژایی سنووری خۆی لەگەڵ سووریایە و بە قۆڵایی 30 کیلۆمتر دروست بکە. ئەم بەرنمەیە چەند ساڵێکە ڕێگەیانوە بەڵام پێشتر یا ئەمریکا و رووسیا دژی بوون یاخۆت زۆر کەس هەنێجار بەجددی وەریان نەئەگرت بەڵامەوەی کە ئەبینین بە قۆناغی جیاواز تورکیا وردە ئەم ئۆپەراسیۆنانەی کردووە بەشێک لەم ناوچوانی گرتووە ئێستا ئەوێت منطقەی منبج و تەل ڕەفعات وەکو باسەکات داخڵ بێت لە بەرێکە و بە گرنگی استراتیژیە بینێ بۆ ئەو ڕێگا شادەمارانەی کە هاتوچۆی ناو سووریای تایە و بەدەست هێزەکانی سووریای دیموکراتەوەیە. ئەمریکا و رووسیاش ناخوازن ڕژێمی ئەسەدیش ناخوازێ ئەم ئۆپەراسیۆنە ڕووبە هەنێ هەنگاویان ئەنجام باوە. ئێستا ئەبینیم زانین سەردانی سەرۆگەردۆگان و سەرۆک پوتن بۆ ئێران و لە میانەی گفتوگۆکان ئایا ئاڕاستەیەم ئۆپەراسیۆنە ئەگۆڕێ یاخود قەبارەکەی بچوو بکرێتەوە و سنووردار بکرێت ئەمە لە ڕۆژانی داهاتوە بەمان دەرەکرێت. باشە لە سووریاش لایەنە سیاسیەکان داوایان کردووە کە هەرێمێکی بێفڕین لەوێدا بمەزرێ. تا چەندێک شتێکی وا واقعیە تا چەندێک ڕاستبینەوە ئەمریکیەکان جێ لێ دەگرن. ئەمریکیەکان لە سەرەتای شەڕ لە سووریاوە دژی ئەو بیرۆکەیە بوون کە ناوچەی دژەفرین دروستکەن چونکە ناوچەی دژەفرین ئەنی کارێکی ئاسان نییە هێزێکی سەربازی ئەوێت بۆ سەپاندنی و پارێزگاریکردنی لەو هێزە و ئەکرێت بەریەکارکەوتن ڕووبات لەگەڵ هێزەکانی سووریایە لەگەڵ هێزەکانی رووسایە. ئەمریکا تاکو ئێستا هیچ زەمینە سازیی بۆ بارنی و لە ئاستی سیاسیشەوە زۆر پشتگیری ئەو فکرێ ناکە. بەڵێ سەرنگ حەمە سعید بەڕێبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی ئاشتی ئەمریکا لە واشنگتن لەگەڵ مامبوو زۆر سوپاس. سپاس بۆیەش. ناوەندی ئەفرین و شێهبا لە ئەنجومەنی سووریای دیموکراتیک و لایەنە سیاسەکانی ناوچەی ئەفرین سەبارەت بە هەڕەشە سەربازیەکانی تورکیا بەیاننامەیەکیان بۆ ڕای گشتی بڵاو کردوتەوە. لە ڕاگەیاندراوەکەدا داوا کراوە هاوپەیمانێتی نێودەوڵەتی دژی داعش بە پلەی یەکەم ئەمریکا هەروەها رووسیا ڕێوشوێنی دژ بە تورکیا بگرنەبەر بۆ سەپاندنی قەدەغەکردنی ئاسمانی بەسەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە مەبەستی ڕێگریکردن لە هێرشێکی نوێ. سەبارەت بەم داواکاریە ئەندامانی فەرمانگەی پەیوەندیەکانی مەسەدا جەمال ڕەشید ڕایگەیان داوا دەکرێت ئاسمانی ناوچەکە بەڕووی فڕینی فڕۆکەکانی تورکیا دابخرێت بۆ ئەوەی هێرشێکی نوێ ڕوونەدات چونکە ئەگەر شەڕ هەڵگیسێت جارێکی دیکە کۆمەڵکوژی و کۆچ ڕوودەداتەوە. بۆیە دەنگی هەمووان پێویستە لایەنەکان لە دژی هەڕەشەکانی تورکیا یەک بگرن. لای خۆشیەوە بەرپرسی لقی ئەفرین و شێبا لە پارتی سووریای پێشەڕۆژ محەممەد بایرام پێی وایە قەدەغەکردنی ئاسمانی یان ناوچەی دژەفرین سوودی بۆ هەموو سووریایەکان دەبێت نەک تەنها بۆ ڕێگریکردن لە هەڕەشەی هێرشی تورکیا بەڵکو بۆ پاراستنی سەروەری سووریاش پێویستە. وەکو ئەم دەبیسن لە داڤارە ئەفرینی خەڵک دەترسن ئۆپراسیۆنەکە دیا تورکیە ببە سەدەمێک و ڕەوشاوان خراپتر لێوەرە و ببە سەدەمێک و کۆمەڵێن ئەنکەری پشتگیریە وان دکن پتر ئالوزیان لە هەرێمەوان یا پڕانیا کوردان پەیدا بکن. پامرا دەنگی ئەمریکا نەورۆز ڕەش و بمەڕەیە نەورۆز دەم باش بەری ئەم پرسیارە داخوازە
لایەنی سیاسی بکەش بۆ هەریمەکە بێفرین مە دەخواست ئەم ڕەوشە لەسەر عردی بزانن و ئەم بزانن ڕۆژانەژی نەهاژی بۆمبارانکردن هەر هەیە لەوەرە. بله روشا ميداني كل هرما شهبة هي وهروكي دن قندوارين باشور عفريني كو أوجي خط سينوري دا بهرمين كو دبن سرواريا تركيا وجروبين شكدار دانا جمعها قلاني وعند كارم تجم بروجنا راسي توباران وأرمانج قرتنا آتشا تركي وجروبين شكدار تي هني داويش خو إيروسبي وجارة دويم دفي مهدا نافندا باجاري ترفعتي وخالك كونغريداي حكومة سوريا جالية بالا فرقة بمروفيا ارتشا تركي هذا ارمانج كرن افروشا توباران كرن يا لهريني هي ام كرم بيجن باقي في روجانا دبي سدما كون پیدا كرنا آرامی الدوري هر وكيدن مدرسيا كو روجانا جنانا دربدرن عفرينيين كو ببراني الدوري جهد بن كافي نظم مدرسيا وخطرية هر وكيدن جي ده انجام غاتو برانين كل الدوري رود ده قالك زرار المدي دقينا تفيدن كو خود دربدرن وروشوان يا ابوري جبري خرابه جبر دربدر بنا ولدفره ك وبنياتا ويا جير زمينا وي جخوا نا دفره كي امبيجن جيانا وي عصايج بر اوجي هرينا ك راسي شركه نوروز عالین سیاسی ما بهیس کو داخوازا هرمک بفرند دکر دوجی تا راپورتک لسروی هبو او عالی کینا او و داخوازی جکی دکن يعني حدا چند داخوازا كوصا يعني راست بينا چوكم دخواز زان امريكيان بين هاجي ميفاني مجنها اني زمان كو داخوازا كوصا جالي امريكيان و تشتكي قالكي بزحمتها يعني اسخازم بتر لسربينا تشمرا بيجي كاتشايا بله افضل خازا عاليين سياسيين كل هرما شهبا وهر وكي دن جاليه ريفبريا عفريني واجي هاتيا داخاز كرن كو هرما ك بفرين بفرس كرن لحمو باكوري سوريا دي ببا لغور نرينا فان عاليين سياسي بريبندك ريجرك لبر انجام دانا ايريشا كتركي نو كو اگر هيا وهر جفن وي كورين وي زيداد بالنسر دفري وكي كو امجي دزانن اف جمعها غولانيفا وهري داويه برياك دمكي جنوبا اجرا ايريشكرنا لسر باجار فاعت من مجد روجافا دفري جبر بيجي عاليين سياسي ينكو اگر ريجر هاي البرنبري ريجر البرنبري انجام دانا في ايريشي و غاوا كسركه بده فرسكرنا فا هرما بفرين جبركو هيزن ارتشا تركي و جروبن چکدار به هبونا هزكي اسماني لغو باوريان و عاليين سياسي و نکار به پیش و بچا و نکار به تو ايريشي كي انجام بده ده هفسنگیا لشکریا لسر عرضی هگر کو هات و ایریشک به هات هگر کو اف ایریش به پشدانا ام بیژن عالی ازمانی و نهات به پشگر کرن و ری لبر ایریش وره گرتن و انجام و اگر هی کو او ایریش عندن شخود انجام ایریشن برجی سر دور عفرینی 2018 دا و لسر دور سرکانی گریس بی 2019 دا هاتیه کرن دماکو رینهات گرتن لبر ایریشا به هوای ازمانی جاری ترکی و اف دور هاتن ارمانج کرن و هر وقت هزین چکدار لچو لکیلا کافرم مروف دکاری بیجی دخازا عالی سیاسی نتنه عالی کوالاسیون نتوی امریکا دسریدا و هر وقت دن روسیا تکرن لکیلا کاوی هزین حکومت سوری هات خواستن کو سیستما دجی فرینه يعني سيستم كودكاري ببا برسف لهم بر إيريشين هوايي هجر كوهات و إيريش بيكهات ورا پیدا کردن الدفرش خو الیکاجی دا ام برچاف دبینن ذکرنا هزن لشکری لسر عرضه سن دفرا ترفعت دبی هر وکی دن گندوار مون بج نورز متخصص بكرتي بزانم برسفا حكمة سوري حيانها شو بيجبو داخوازك وصا عنجبو روشك وصا خو وكي كان دزانن دما إيريشان دا وج هفتیا بورید جی هاتا راگهاندن کو لهفکرن اگدن نافرا هزین سوریا دموکراتیک و هزین بسر حکومت سوری و هیا اویکا جی جالی راگهاندنا نیزی حکومت سوری جی هاتیه پشتراس کرن کو ده انجام الوی هفکرن هزین حکومت سوری هبونا خو لدورن روج آوای حلبه یعنی ج تخوبات رفعت ده حیاکو به هرما کوبانه زیده کلیه او هبونا خوی لشکری جی
زیدکردنێکی کو ji 2016 da bi vê awayî çê nebûye. Di encama vê zêdekirinê helwesta hikûmeta Sûrî li kêleka hêzên Sûriya Demokratîk wê bibin bersîv li beremberî çi êrişeke leşkerî ji aliyê Tirkiyê ve ser herêmê were. Ji xwe ev yeka jî di gelek em bêjin daxuyanî û daxwazên herî dawiyê derketin ser zimanê hikûmeta Sûrî jî hatiye nîşandan û her wekî din ji aliyê hêzên Sûriya Demokratîk û ev yek ev li hevkirin bi piştdan yan jî bi çavdêriya hêzên Rûsyayê hatiye. Ji pêjê niha bibin giranî heye ku helwesta Rûsî bikare bibe bersîv li hember çi êrişeke Tirkiyê ku li deverê rû bide. Balê Newroz Reşo peyamêra dengê Amerîka li herêma Efrînê ji Şehba yan kampê Şehbayê penebera bi me rabû gelkî spas. Spas bû jî. خۆپیشاندەران لە ئەستەمبوڵ گرتبوونەوە و داوای ئازادکردنی دەست بەجێ 16 ڕۆژنامە نووسی کوردیان کرد کە لە مانگی 6 ئەم ساڵدا دەست بەسەر کرابوون. ئەمەش لە کاتێکدایە کە تورکیا پرۆسەی هەڵبژاردن ئەنجام دەدات و هەندێک دەڵێن ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین بەرەو نەمان دەڕۆن. سندیکا و یەکێتیان ڕۆژنامەوانان لە ئەستەمبوڵ کومبوون داخوازە ئازادکردنا بلەستیا 16 ڕۆژنامەوانên کورد kirin yên ku di 16 hezîranên dal Tirkiye hatîne desteserkirin. Azadiya çapemenî û azadiya ramanê ber bi nemanê ve diçe. Tirkiye te proseya hilbijartinê da ye. Saleka dî dê hilbijartin bêhne kirin. Hema berê hilbijartinê Parlemanê proje qanûneka nû pêşniyar kir. Em vê qanûnê veke qanûneka sansûrê an jî kontrolkirinê dibînî. Parleman te bêhnvedanê da ye. Dê te meha cotmehê da careka din dest bi kar bike. Ew proje yasaya gelek dijwar e. Faruk Eren serokê Konfederasyona Sendîkaya Karkerên Şûreşgerên Tirkiye dîsek dibêjît ev nerekeftin ku rûjnamevanan rewaneyê zîndanê bikin di demekî de ku helbijartinên welat nêzik dibin. Sürdürüyoruz. Haber yapmaya devam. Em nûçeyên xwe berdevam dikin. Em hewl didin ku xelkî derbarê rastiyan da agahdar bikin. Lê di vî warî da êdî rojnamevan nikarin çi bikin. Ew tenê dê karên xwe bikin. Divêt xelk bi xwe mafê xwe yê agadarkirinê biparêze. Mafê xwe yê azadiya çapemenî û azadiya ramanê biparêze. û rojnamevanan jî biparêze. Tenê wê demê em dikarin li velatekê bi rastî demokratîk da bijîn. Xwepêşanderan nivîsînin wekî em rojnamevaniyê diparêzîn, çapemeniya azad nahêt bêdenkirin û medya azad nahêt rawestandin helgirtibûn. Her wisa wêneyên rojnamevanên girtî jî destan dabûn. Ji wanan Mihemed Elî Ertas, sernivîserê take rojnama bi Kurdî li Tirkiye. Derên yardstî ve rojnamevan û endama nûnera Komala rojnamevanên Diçla Firatê dibêjît, ew nameyên ku rojnamevanên hatîne girtin diviyan ji zîdanê bişînin, da ku bîrobûçûnên xwe bigihînin gel û civakê hatine snûrdarkirin. Korkmadığımızı Em li virên da ku bibêjin em natirsin. Em natirsin ji ber ku ev kevneşopiya çapemeniya azada 30 salî ye. Wekû helgirin vê kevneşopiyê, dema ku rojnameyên me hatin bombekirin, dema hevalên me hatin kuştin, dema rojnameyên me hatin girtin, em her li ser vê rê bûn. Îro jî em li ser heman rê ne. Em ê berdewam bin li ser têkoşîna xwe. Li gorî raporta sala 2022 ya rêxistina peyamnerên besnûr derbarê azadiya rojnamegeriyê, Türkiye derece 149 da hat ji nava 108 welatan. Hatin mayî, dengê Amerîka, Washington. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. کاربەدەستێکی پێشووی گرتوخانەیەکی ئێران حەمید نووری هەفتەی ڕابردوو لە سوید سزای زیندانی هەتا هەتایی بەسەردا سەپێنرا پاش ئەوەی
تاوانبار کرا بە تاوانی جەنگ و کوشتنکاری لە میانی دوا قۆناغی شەڕی ئێران و عێراق لە ساڵانی هەشتاکاندا. لە هەمان کاتدا گروپەکانی مافەکانی مرۆڤ و بنەماڵەکانی قوربانیان هیوادارن ئەمە ببێتە دەستپێکێک بۆ دادگایکردنی داواکارە گشتیەکانی تری ئێران. لە دەنێکدا سەدان لە جودابیران و چالاکانی سیاسی و بنەماڵەی کوژراوەکان لە دەرەوەی دادگا لە ڕۆژی پێنجشەمە چاوەڕوانی بڕیار بوون لە نێو دادگاکەدا دادوەرانی لێکۆڵینەوە لەسەر و کوشتارە کە ماوەیەکی زۆری خەیان بڕیاری کۆتایی خۆیان ڕاگەاند. بڕیار لەسەر ئەم تاوانانە بەندکرانی هەتایی دیاری کراوە. هۆیەکەی ئەوەیە کە تاوانبار گەلێک تاوانی ئەنجامداون کە ژمارێکی زۆر کەس تێدایەدام کراون و هەموو کەسە ئەدام کراوەکانی تریش بە گوێرەی یاسای نێونەتەوەی مرۆڤایەتی پارێزراو بوون. ئەوەی ئەدامکردانە لە ئاکامی ڕوانگەی سیاسی و ئاینی قوربانیەکاندا بووە و بە دوای ڕێکارێکدا جێبەجێکراون کە لەگەڵ تایبەتمەندیەکانی دادگایەکی ڕەوادا یەک ناگرێتەوە. بەندکراوێکی پێشووی بەندیخانەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەم بڕیارە بە هەڵوێستێکی مێژووی دەزانێت. ئێستا ئێمە ئەوە دەبینین پێم وایە هەمومان زۆر دڵخۆش و خۆشحاڵین. خەڵکی ئێران خۆشحاڵن چونکە دوای ئەم هەموو خۆدزینەوەی ڕژێمی ئێران کە هەوڵیدا بە شێوازی جۆراوجۆر ئەم کۆمەڵکوژیە بشارێتەوە، ئێستا دەبینین کە دادپەروەری بە ئەنجام گەیشت. ڕۆژێکی گەورەیە بۆ ئێمە، ڕۆژێکی مێژوویە. گوتەبێژی ناوەندی نەمران کە بەڵگە لەسەر ئێدام کراوەکان لە کوردستانی ئێراندا کۆ دەکاتەوە و برایەکی لە نێو ئەو هەشلاوەی مەهابادیدا کە لە 25 مانجیەکی 1970 زاینیدا ئەدام کراوە، پێی وایە ئەم بڕیارە هەموو سیستەمی کۆماری ئیسلامی ئێران دەگرێتەوە. لەباری یاسایی و لەباری دەزایەوە ئەنیا یەک کەس دادگای کرا و یەک کەسیش حکم درا. بەڵام لەباری سیاسیەوە منیش و زۆر لە پسپۆرانکە لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا بەسەر حکومەکە هاتوونەوە پێمان وایە کە ئەو حکومە ئەو بڕیارە هەموو حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران و هەموو قانونی ئەساسی قانونی ئیسلامی کۆماری ئیسلامی ئێران دەگرێتەوە. دوای ئەو بڕیاری دادگای سوێد لێدوانێکی وەزارەتی دەرەوەی ئێران ئەم کەیسەی مەحکوم کرد و بە تۆمەتێکی بێبناخە و دەست کرد لە دژی سیستەمی دادوەری ئێرانی زانی. بەڵام ئەو جودابیرەی سیاسی دەڵێت هەوڵی کۆماری ئیسلامی سەر نەکەوت. ئەوە تەنها حەمید نووری نەبوو، بەڵکو دادگاییکردنی ڕژیمی ئیسلامی بوو، چونکە بۆ نمونە ڕووداوێکیان کارێک نەبوو کە کەسێک وەک هەڵا کردی بیچێ. لە ڕاستیدا تەواوی ڕژیم بەلایەنیەکەم 1 ساڵ پێشتر پلانیان بۆ ئەو کوشتنانە دانابوو. ڕێکخراوی لێخۆشببوونی نێونەتەوەی لە ڕاگەاندراوێکدا گوتی بە تاوانبار ناساندن و دیاریکردنی سزا بۆ سەر حەمید نووری ئەمڕۆ لە سوێد بە تاوانەکانی پێوەست بە کۆمەڵکوژی 1970 هەنگاوێکی بێوێنەیە لە پێناوی دادپەروەری بۆ ئەو تاوانانەی کە لە ئێراندا ئەنجام دراون و پەیامێکی ئاشکراش بۆ دەسەڵاتدارانی ئێران دەنێرێت کە ئەوانەی لە ئێران لە تاوانەکانی دژ بە مرۆڤایەتیدا بەرپرسن لە چنگ دادپەروەری ڕزگاریان نابێت. دوای 34 ساڵ یەکەم جارە بەرپرسێکی ڕژێمی ئێران بەهۆی ڕۆڵی لە کۆمەڵکوژی 30,000 زیندانی سیاسی لە ساڵی 1970دا ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە. بەڵام دەبێت ئەوشت لەبیر بێت کە حەمید نووری بەرپرسێکی پلە نزم بووە. لە ئێستادا پلاندانەر و تاوانباری ڕاستەقینە سەرۆک و ڕێبەری باڵای ڕژێمی ئێران و دەبێت بدرێنە دادگا و ئێمەش پشوو نادەین تا ئەو کاتەی ئەوە ڕوودەدات. ڕێکخراوی چاودێری بەسەر مافەکانی مرۆڤیش لە ڕاگەاندراوێکدا کوتی قوربانیانی ئەم قۆناغە تاریکە لە مێژووی سەردەمی ئێراندا ئەمڕۆ هەنگاوێکی بچووچان بەرەو دادپەروەری هەڵێنایەوە. ئەم چالەکە کوردەش گەشتبینە کە بڕیاری دادگا دەرفەتێک دەرەخسێنێ کاربدەستانی دیکەی وەک حەمید نووری کە بێن بۆ ئەوروپا دادگای بکرێت. بۆیە ئێمە لەو بارەوە یەکجار زۆر گەشتبینین ئەو بڕیارێکی سەرەتاییە هەموو ئەو تاوانبارانی کۆماری ئیسلامی ئێران کە لە کەیفی ئەدانەکان و پێشێلکردنی مافی مرۆڤ سەهمیان هەبووە لە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر پێیان بگاتە وڵاتانی ئەوروپایی هەمیشە و مەترسیان لەسەرەکە بدرێنە بەردەستی دادگا. لە هەمان کاتیشدا پارێزەری حەمید نووری بە ئاژانسی فرانس پرێسی گوت کە بڕیاری دادگای پێ ناخۆشە و داوا دەکات سەر لە نوێ بەسەر کەیسەکەدا بچنەوە. سەلاح پیرۆتی، دەنگی ئەمریکا. عێراق بەرهەمهێنەرە سەرەکەیە خورمەیە لێژی بەرشەڕ و بەهافچوونان و ڕەوشە نەئارامە وڵات چەندین ساڵن بۆریدا
تەڤایە کەرتی چاندنی لە عێراقی ڕاستی ڕەوشێک خراپ دەبە لە باژارێ کەربەلان نەها هەوڵێک هەیە ji بۆ چاندنا دارخورمەیان. هەزاران نەمامی دارخورمای لێواری بیابانەکانی نزیک لە شاری کەربەلای ناوەڕاستی عێراقی ئاوادان کردوتەوە ئەو دارەی سمبولێکی نەتەوەی خەڵکی عێراقا کە سەر ڕای وشکە ساڵی و کۆمەڵی هۆکاری ژینگەی هێشتا دارخورماکان بە پێوەستاون. کۆکردنەوەی دارخورماکانی عێراق لەم پانتاییەی بیابان کە 1235 دۆنم زەویە 90 جۆر خورمای عێراق و وڵاتانی عەرەبی لە خۆکۆ کردوتەوە. بە دڵنیاییەوە دارخورما وەک سنبولێک و شانازی خەڵکی عێراقە هەر بۆیە دەستمان بە ڕواندنی دارخورماکان کردووە تاوەکو بگاتەوە ئاستەی ساڵانی ڕابردوو کە زیاتر لە 30 میلیۆن دارخورما لە عێراقدا هەبوو. سەوزکردنەوەی ئەم بەشەی بیابان بە داری خورما لەلایەن مەزاری ئیمام حسێنی شاری کەربەلاوە بەڕێوە دەبرێت 7 ساڵە دەستیان پێکردووە و لە کۆی ڕواندنی 30,000 دارخورما 6,000یان هاتوونەتە بەرهەم پێشبینی دەکەن بەرهەمی ئەم ساڵیان بگاتە 6 تەن خورما لە چاو ساڵی 2021دا کە ڕێژەکەی کەمتر بووە. وشکبوونی دارخورماکان و مەزراکان لە ڕابردوودا بە هۆکاری جەنگی چەند ساڵی نێوان عێراق و ئێران بە ملیۆنان دارخورمای لەناو بردووە. ئێستا لە ناوچە سنوورەکانی بەدرە و جەسان و شوێنی دی عێراق وشکە ساڵی تەنگی پێ هەڵچنیون بە ملیۆنان دارخورما لەناو چوون. لە ئێستاشدا وڵاتانی دراوسەی عێراق لەو کوشتارگەیە هەر بەردەوامن. ئەو وشکە ساڵیە لە زۆر ناوچەکانی عێراق کەوتوتەوە بە تایبەتی لە ناوچە سنووریەکان وەک بەدرە و جەسان و شوێنی دی پارێزگای دیالە کاریگەری زۆر خراپی کردوتە سەرکەرتی کشت و کاڵ بە هۆکاری سیاسەتی ئەو وڵاتانی دراوسەی عێراق کە سەرچاوە ئاویەکانیان لە عێراق گرتوتەوە. جەنگ و سیاسەتی نێوان وڵاتان ئەگەر هۆکارێکی وشکبوونی داری خورماکان و مەزراکانی تر بن گۆڕانی ژینگە و کەمی بارانبارینیش هۆکارێکی دیکەیە. پێشتر ئاوێکی زۆرمان هەبوو ئاوی بارانیش لە شاخەکانەوە دەهات بەدرا وەکو دەریای گوا بوو بەڵام بەهۆی کەمی بارانەوە خەریکە زەویەکان وردە وردە وشکدادێن. بە پێی بیرروڕای شارەزایان کارتی کوشتتوکات لە عێراقدا لە قەیراندایە دارخورماکان بە تایبەتی شارەزایان عێراقیان بە گۆڕستانی دارخورماکان ناوبردووە کە سەر ڕای جەنگ و وشکە ساڵی زۆری ڕێژەی خوێژ لە شەتر عەرەبدا سستی خستۆتە بژانەی ئەو درەختە ئازایی بیابان. کێشەی بوونی زۆری خوێ لە ئەوەکاندا دەگەڕێتەوە بۆ ناوەندی ساڵی نەوەدەکان ئەوەش کێشەیەکی دیکەی بۆ دروستکردوین بە تایبەتی بۆ ئەو کەسانی تازە باخی خورما بنیاد دەنیان. بە پێی ئامارەکانی بانکی نێودەوڵەتی دووهەم بابەتی هەناردەکردنی عێراق بۆ دەرەوە لە دوای نەوت میوەی خورمایە ساڵانە 120 میلیۆن دلار داهاتەکەیەتی. دارخورماکان بەبەرهەمن ئەگەر دەستی حکومەت و جوتیارەکان لەگەڵی میهرەبان بن. یەحیا بەرزنجی گەنجی ئەمریکا. جارێکی تر ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان زیادی کردوتەوە لە پاش پشووی جژنی قوربانەوە سەدان کەسی تر لە هەرێم تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. بۆ زانیاری زیاتر دەچینە لای سنوور کەریم پەیام نێرمان لە سلێمانی. سنوورم کاتت باش دەکرێت پێمان بڵێ لە ئێستادا ئاستی بڵاوبوونەوەی کۆرۆنا چەندێک زۆرە لە هەرێم؟ بەڵێ هێرۆ ئەم کاتتان باش طبعاً ئێستا ئەو شەپۆلێکە هەیە بە دەرلەوەی شەپۆلی پێنجەم و شەپۆلێکی جیهانیە شەپۆلەکە بەیگومان هەرێمی کوردستانیشی گرتوتەوە بە پێو ئامارانی کە لەبەردەستایە ڕێژەی توشبوون لە ئاستێکی بەرزدایە. دەمەوێت ئاماری 24 کاتژمێری ڕابردووتان بۆ بخوێنمەوە کە 266 کەس لە شاری سلێمانی تووشی کۆرۆنا بوون بەڵام بە گوێرەی وتەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی پارێزگای سلێمانی ڕێژەی مردن بە کۆرۆنا لە ئێستادا سفرە لە شاری سلێمانی بەس لە شاری هەولێر یەک کەس تا ئێستا مردن تۆمار کراوە. جیاواز لە جارەکانی تر ئەم جارە کۆرۆنا هەموو تەمەنە جیاوازەکانی گرتوتەوە دەمێ بڵێم کە لە شەپۆلەکانی تری ڕابردوودا ئامار لە ناو مناڵان زۆر کەم بوو بەڵام ئەم جارە ڕێژەیەکی زۆریش تووشی نەخۆشی کۆرۆنا بوو. بەڵێ باشە سنوور کاربەدەستان چێڵێن ڕەوشی نەخۆشخانەکان چۆنە ئێستا؟ بە دڵنیاییەوە من ئەو بەجاداچوونی کردم لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەوان ئاماژە بەواکەن ڕاستە ڕێژەی توشبوون لە ئاستێکی زۆر بەرزدایە بەڵام مەترسی لەسەر ژیانی توشبووان زۆر کەمە و لە هەمان کاتدا
ئەو نەخۆشخانەی کە تووشی ڤایرۆسەکە بن ماوەیەکی زۆر کەم پێویستەکە کە لە نەخۆشخانەکان بمێننەوە واتە بە شێوەیەکی گشتی ئاسانتر لە شەپۆلەکانی تر توشبووان توش دەبن بە قسەی خۆیان ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی وەرگرتنی ڤاکسینە لەلایەن ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. بەڵێ باشە سنوور دەمەوێت باسی ڤاکسینت کرد دەمەوێت بزانم ئایا خەڵکی لە هەرێمی کوردستان ڤاکسینەکان بە باشی وەرەگرن ینی لێرە بۆ نمونە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەرزی سێم و تەنانەت هەندێک کەس دەرزی چوارەمیشیان لێداوە. بەڵێ طبعا لە سەرەتادا وەک دەزانین کاتێک کە ڤاکسین گەشتە عێراق خەڵک زۆر بە حەزەرەوە لە بابەتەکە نزیکە بۆ ژمارەیەکی زۆر کەم لە هاوڵاتیان بە دەم داواکاری حکوومەتەوە چون بۆ وەرگرتنی ڤاکسین بەڵام دوجار بە تایبەتی ساڵی پار لە بەرەوەی کە کۆرۆنا لە ئارادا بوو زیاتر خەڵک ڕێژەیەکی زۆر ڕۆشتن بە دەم داواکاریەکانەوە حکوومەت طبعا هۆشیارێکی زۆری لەو بارەیەوە بڵاوە کردەوە بەردەوام هاوکاری خەڵکیە کرد ئاگاداری خەڵکیە کردەوە بۆی کا بچن بەدەم داواکاریەکانیانەوە و ڤاکسین وەربگرن بە گوێرە و زانیاریانی کە لەبەردەستە ژمارەیەکی زۆر هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا ڤاکسین یان وەرگرتووە هەرەمەش هۆکارە بۆی کە توشبووان لە ئێستادا لە تەندروستێکی زۆر باشتر بن لە چاو ساڵانی ڕابردوو بەڵام لە بیرمان نەچێ نەبوونی نەمانی کۆرۆنا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا وای لە هاوڵاتیان کرد بە جۆرێک لە جۆرەکان سارد بوونەوە لە وەرگرتنی ڤاکسین. بەگوێری بە زانیاریەکانی من ڕێژەیەکی کەم زۆر کەم هاوڵاتی بڕاژەمی سێمی لە ڤاکسینی دژە کۆرۆنا وەرگرتووە لە هەرێمی کوردستاندا بەڵام بە دڵنیاییەوە هاتنەوەی ئەم شەپۆلە هۆکارێکە بێ بە بڕای من بۆی کە هاوڵاتیان جارێکی بڕۆنەوە ناوەندە تەندروستیەکان بۆ وەرگرتنی ڤاکسین. باشە سنوور دەمەوێت ئەوە بزانم ئێستا ینی دەزانین ڤاکسین بۆ مناڵانیش پەسەند کراوە ئایا لە هەرێمی کوردستان چۆنە مناڵەکان ڤاکسین نەکرێن دژ بە کۆرۆنایان نا؟ بەڵێ من بەپی تەجروبەی خۆم نەک وەکو بەڵگەیەکی معلوم کە لە بەردەستمان بێ بەڵامەوەی کە بینیم لە ڕابردوودا لە ناوەندە تەندروستیەکان ڕێژەیەکی کەمی خەڵک هەبوو کە مناڵانی سەرووی 12 ساڵیانە برد بۆ بنکە تەندروستیەکان و بڵێن ڤاکسینیان وەرەگرت بەڵام بەگشتی بەداخەوە هۆشیاری لەو ئاستایانە لە ئاستی پێویستانیە بۆی کە هاوڵاتیان مناڵان ببەنە سنتەرەکان یاخود بنکەکانی تەندروستی بۆ وەرگرتنی ڤاکسین بۆیە ژمارەیەکی زۆر کەم دەکرێت بڵین مناڵان ڤاکسین یان وەرگرتووە و بیانووی خەڵکیش بۆ ئەوەیە کە مناڵ گوایە بەرگری لەشی یاخو بەرگری جەستەی بەهێزە زۆر جار دەڵێن کە پێویست ناکە ڤاکسین وەربگرن. بەڵێ سنوور دوا پرسیارم ئایا خەڵکی ئێستا وەکو دەزانین لە سەرەتادا کۆرۆناکە بڵاو بۆەوە هەندێک ڕێوشێنی پێویستی تەندروستی دەگیرایە بەر ئێستا لە هەرێمی کوردستان چۆنە خەڵکی هێشتا ئەو ڕێوشێنانە دەگرنە بەر یان کەمتر یان با بڵێن خەڵکی ماسک بەکارهێنن یان نا یا کۆبوونەوەی گشتی و کۆڕ کۆبوونەوەکان چۆنن؟ هێرۆ ئەوەی کە من بە چاو دەیبینم لە ناو کۆمەڵگا نەخێر هیچ کەسێک ینی دەکرێ بڵین لەوانەیە بە دەگمەن کەسێکت بەرچاو بکەوێت لە شوێنێکی گشتیدا کە ماسکی بەکارهێنابێت ڕێکارەکانی تەندروستی لە ئاستێکی زۆر زۆر خراپدان خەڵک بە گشتیێتە باوەڕی بەرامبەر بە ڤاکسین بەرامبەر بە کۆرۆنا تا ئاستێکی زۆر لاواز بووە بۆیە ڕێکاری لەو شێوەیە ناگرنە بەر بەڵام هەر بەپێی بە دواداچوونەکانی من و ئەوەی کە دەبینم طبعاً کۆبوونەوەی ژمارەیەکی زۆری هاوڵاتیان بە تایبەتی لە شوێنە گشتیەکان هۆکارێکی سەرەکیە بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەوە من ئەوەی کە تێبینیم کرد بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانی ڤاکسینیان بەکار نەهێناوە بەداخۆ کۆرۆنایان زۆر بە سەختی گرتووە وەکۆی کە لە ساڵانی ڕابردوودا ڕێژێکی زۆر لە هاوڵاتیان و خەڵک بەگشتی لە سەرانسەری جیهاندا توش بوون. بەڵێ سنوور کەریم لە سلێمانیەوە لەگەڵماندا بوو سپاس سنوور. لە لیما پایتەختێ پیرۆ لە ڕۆژە جیهانیە کوچکان یا سەگان خودیین کوچکان بەشداری دێبەریکانیەکە ساڵانەیە کوچکان دەکرد. دیانە ڕۆمەس نوێنەرا باژەڕی لیما گۆجی مەبەست ji بەریکانی ئەوە یاکو بناوێ ماسکۆتۆنە ئەوە کو خودیین کوچکان فێری عادەتین تەندروست بن وەکا چاوە پیاسەیە بکوچکێن خۆڕا بکن یان غاریژی بچکێن خۆڕا بکن کوچکێن خۆرە بکن di nav cadeyan ji bo ew bixwe jî tendurist bimînin. یاریەکانی جامی تۆپی پیژنانی ئەوروپا بەردەوامە ئەمڕۆ تیمەکانی گروپی دی ئایسلاند و فەڕەنسا لە یانەی نیویۆرک لە ڕۆتردام ڕوبەڕووی یەک دەبنەوە لە هەمان کاتیشدا دوو تیمی تری گروپەکەی
تیمی هەمان گروپ تیمی ئیتالیا و بەلجیکا لە نێو گۆڕەپانی مانچستەر سیتی یاریەکەیان ئەنجام دەدەن. دوێنێ یەکشەمەش تیمەکانی گروپی سی سویسرا و هۆڵندا یاریان کرد کە هۆڵندا بە 4 گۆڵ بەرامبەر بە 1 لە سویسرای بردەوە و لە هەمان گروپیشدا سوید و پرتۆگال یاریان کرد کە سوید توانی بە 5 گۆڵ بەرامبەر بە هیچ لە پرتۆگال بباتەوە. هەلبەت لەوان ڕۆژان هێرۆ ئەمێ ئاگادار بین سەروان یاریان تێنکردنش بوو و کە ببەکی وێ قەهرەمانی بەهاتا بەرنامە بێ یا کورتکونەشن سوباهی هەر شاد و بەختەوەر بن و خدا حافظ. کاتێکی خۆش.